هونەر و ژیان، غەریبی و دوورکەوتنەوە لە وڵات، ڕەنگی سادە و سروشتی کوردستان و هارمۆنی دەرونی واتای پێشانگای هونەری شاهۆ نەوزاد بوون. لە شارۆچکەی ماشتای سەربەشاری ستۆکۆڵمی وڵاتی سوێد، بنەماڵەیەکی کوردپەروەر و خاوەن چەندین ساڵ خەبات ژیان بەسەر دەبەن. لە یەکێک لە بنکە کوردیەکانی ئەو ناوچەیە بە بەشداری بنەماڵەی شاهۆ و ژمارەیەک لە دۆستان و هاوڕێیانی پێشانگایەک بەڕێوە چوو. شاهۆ نەوزاد کوڕە گەورەی بنەماڵەکەیەتی و وەکو هەموو کوردێکی دیکە خاوەن هەستێکی تایبەتیە بەرامبەر بە خاک و نیشتمانەکەی، بەڵام شاهۆ توانایی بە شێوەیەکی باش دەربڕینی وشەکانی نییە، هەر بۆیە بۆ دەربڕینی هەستی بەرامبەر بە نیشتمانەکەی و پیشاندانی جوانی سروشتی وڵاتەکەی پەنادەباتە بەر ڕەنگەکان و دەیهەوێ بە وێنە و لە تابلۆیەکدا هەستی خۆی دەربخات. شاهۆش یەکێکی دیکە لەو کوردانەیەکە بەهۆی بارودۆخی ئەو سەردەمەی کوردستان لە خۆشیەکانی ژیان بێبەش بووە و نەیتوانیوە بە حەز و ئارەزوەکانی بگات. ئەم کوڕی من کە شاهۆ کە سەحەتی وایە وا قساکە هەر لە ئێوە لە دایک بۆ لە ئێران لە کەرەج لە دایک بۆ لە مناڵێ وایە تقریبان 25 بۆ 30 ساڵە من بە دوای ئەوم کە سیحەتی باش بێ. ئێستا بەم ڕسمانە بەم وێنە جوانانەی کوردستان کە زۆری مەنزەرەی کوردستانە و وەک چۆتە مێشکەوە هەستی وەتەنێت حەزەکە ئەم ڕسمانە بکات لەبەرەوەی هەستی خۆی دەرببڕێ بۆ وەتەنەکەی لە مستەقبەل ئایشەڵا ئەبێ بە هونەرمەندێکی شێوەکاری جوان. بەنجانکە یەکەم جارم ئەمڕۆ گراوتەوە پێم خۆشحاڵم باتان نگەمەوە کەنال کوتان تێڤیەکان زۆر پات بە هەمووتان. شاهۆ نەوزاد لە دایکبووی ساڵی 1982 زاینیە لە شاری کەرەج. بەهۆی دەسەڵاتی زاڵ بەسەر کوردستان لەلایەن ڕێژیمی سەدام حوسێنەوە، شاهۆ و بنەماڵەکەی ئاوارەی ئێران بوون و پاش گەڕانەوەیان لە ئێران لە ساڵی 1991 بەهۆی چارەسەری بۆ شاهۆ و چەندین گرفتی دیکە پەڕێوەی هەندەران دەبن. لەگەڵەوەی کە لە کۆمەلگای سوێددا ژمارەیەکی زۆر لە مرۆڤەکان هەن کە ئەندامێک لە لەشیان لەدەستداوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان وەک مرۆڤێکی ئاسایی تواناییان نییە، بەڵام بەهۆی دابینکردنی پێداویستیەکانی ژیان بۆیان و گرنگی پێدانی دام و دەستگا دەوڵەتیەکان و کۆمەلگاش قۆناغەکانی ژیانیان بۆ ئاسان دەکرێت. لە کۆمەلگای سوێددا هەموو مرۆڤێک بەبێ لە بەرچاوگرتنی تواناکانی لەشی وەک مرۆڤ چاوی لێ دەکرێ و گرنگی تایبەتی پێدەدرێت.